الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إيمان داران و خواناسانی بەڕێز، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار لێخۆشبوونی خوا لەم مانگە پڕبەرەکەتەدا بۆ ئێمە و سەرجەم ئەهلی قیبلە بێ لە ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم. یاخوا هەموو هەنگاوێکتان کە بۆ ئەم مزگەوتی ڕێگەی بەهەشتە ناوتانە هەنگاوێک لە بەهەشتی خوا نزیک ببینەوە، هەنگاوێک لە دۆزەخ و لە مەینەتیەکانی ژیانی دنیا دوور بکەوینەوە. خۆشەویستانم، خوشکان و برایانی ئیماندارم، لە مانگی قورئاندا هەر لە خزمەت قورئاندا دەبین. وتاری ئەم جومعەیەمان لە خزمەت قورئاندا لە سوورەتی ئەلبەلەد ئایەتی 4 بۆ 18 وەردەگرین. خوای پەروەردگار دەفەرمێ: لەقەد خەلەقنا الئینسانە فی کەبەد. بەڕاستی مرۆڤمان دروست کردووە. کەبەد دوو مانای هەیە. هەندێک لە مفەسسیرین دەفەرمون لەسەر شکڵ و شێوەیەکی تا بڵێی جوان و ڕێک و پێک. دووەمیان مانای کەبەد واتە ناڕەحەتی و مەینەتی ژیان. ئەگەر ئینسان تەماشایەکی خۆی بکە، ورد بێتەوە لە ژیانی خۆی دەوروبەری تێدەگات، واقعاً ژیانی دنیا بۆ هەر یەکێک لە ئێمە بە قۆناغی ناهەموار و ناڕەحەتیدا تێدەپەڕێ. ئینسان لەو کاتەدا کە خانەیەکە لە بەینی هێلکۆکەی ئافرەت و سپێرمی پیاوە لە ناو ڕەحەمی دایکا جێگیر دەبێ، هەر لەو وەختەوە ئەو خانە ماندووە تا دەبێتە عەلەقە و زەرویەک و خۆی هەڵدەواسێ و هەوڵ و مەینەتیەکی زۆر دەکێژێ تاوەکو دەبێتە خانەیەکی زیندوو خوێن وەردەگرێت لە دایکەکەوە. ئەمجا پاشان بۆ خۆناغەکانی تری ژیان. پاش ئەوەی کە 9 مانگەکە تەواو دەکا و کاتی دیاریکراوی خۆی دێ، جارێکی تر ئەم ئینسانە مەینەتیشکەی هەیە. ئەم مناڵە کە هێشتا نەهاتۆتە سەرزەوی بە مەینەتی تێپەڕبوون بە ڕەحەمی دایکە لەگەڵ ژانی لە دایکبوونێکی ناڕەحەتا دێتە سەرزەوی. ئەها تۆ هەر لە مەینەتیای. ئەمجا کاتێک کە ئینسانەکە هاتە سەرزەوی، یەکەم هەناسەیەک کە پێشتر پێی ئاشنا نەبووە، قیژەی لەگەڵا دەکا لە تاوی هەڵمژینی هەناسەکە و کرانەوەی سیەکانی مناڵەکە هاوارێک دەکا بۆ ئەوەی جەڵتەیەکیش لە کونەکەی ناودڵیدا کە پێشتر خوێن ئەم دەویاودیوی دەکرد. یەکەم هەناسەی ژیانیشمان بە قیژە و ئاه و ناڵەیەکەوە دەست پێ دەکا. پاشان سووڕی خوێن دەست پێ دەکا کە پێشتر پێی ئاشنا نەبووی. ئەمجا هیچ خواردنێکت نەخواردووە، ئەو خواردنەی کە نەتخواردووە و پێی ئاشنا نەبووی، ئێستا مەعیدەت شیر وەردەگرێ. دواتر ڕیخۆڵەکانت کە پێشتر چالاک نەبوون دەکەونە کارکردن و دەرکردنی پاشەڕۆکە. ئەمجا ئینسانێکی پارچە گۆشتێکی شلی، مامۆستا هەژار ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، مامۆستا هەژار ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە شعرێکی زۆر جواندا کە کاتی خۆی دکتۆر عەلی شەریعەتی بە فارسی فەرموویەتی و هەژاری موکریانی خامە ئاڵتون بە وشە جوانە ڕەسەنە کوردیەکان کردوویەتی بە کوردی، وەسفێکی ئەم حاڵەتەمان بۆ دەکا کە ئینسان چەند زەبوونە، چەند داماوە. دەفەرمێ تۆ لە جووچک بێهێزتر بووی، بێدەرەتان و پێستر بووی، ئەو دێتە دەر بە جووکە جووک، بۆدان دەکوتێ پەل و دەنووک، بەڵام تۆ پارچە گۆشتێ شل، نەپل نەمل نەگوڕ نەتل. ئینسان لە جووچکی باڵندە بێهێزترە، ئەوە کاتە دەرەوە بۆ خۆی هەوڵی خۆی دەدا، بەڵام تۆ یەک پارچە گۆشتی شلی، نەپلت هەیە، نەدەستت هەیە، نەمل دەگری، نەگوڕت هەیە، نەتلت هەیە، چاوەڕێی تۆزە شیر بکە نەدەمتەوە. ئەمجا ئینسانەکە وردە وردە هەز دەکا بەرە و گاگۆڵکێ دەڕوات، چەند جار دەکەوێت تا فێری گاگۆڵکە دەبێت.
ئەمجا مەینەتی ددان هاتن کە دایک و باوک بە تایبەت بۆ نۆبەرە چ مەینەتێک دەچێژن تا مناڵەکە پوچی دەتەقێ و دانەکانی دێتە دەرەوە چەند شەو تا من و تۆی داگرتووە تا دانێکمان هاتۆتە دەرەوە ئەمجا دارەدارە دەکەی و چەند جار هەڵدەستی و دەکەویەوە پێت دەڵێ بەڕێزەکەم ژیانی داهاتووشت کەوتن و هەستانەوەیە ناومێد مەبە ڕۆژێ هەر لەسەر پێی خۆت دەوەستی بەڵام گرنگە واز نەهێنی چەند جار کەوتووی تا دارەدارت کردووە و لەسەر پێیە جوانەکانت وەستاوی ئەمجا دەچێ قوتابخانە دیسان مەینەتێشکە دەست پێ دەکات ئای تا فێری پیتێک دەبی لە قوتابخانەدا بەیانی زوو هەستەخەوە خۆشەکەشت لێ تێک دەچێت ئەبی بە گەنجێک و زانکۆ و پەیمانگاش تەواو دەکەی ئەی تۆ بڵێ خوایە تەعین بم دیسان خەمێکیکە دەست پێ دەکات هاوسەرێکی ژیانی حەڵاڵ ئەگە کوڕ بێ یان کچ بێ بە نسیبی بێ و خانەیەکی خۆی هەبێ ئەم خەمەشی دەست پێ دەکات دواتر خوایە تۆ بڵێ خانوێکی 100 مەتریم لەم هەموو زەمینەی دنیادا بە نسیب بێ و کرێچێتی ڕزگارم بێ ئەی تۆ بڵێ ئۆتۆمبیلێکم هەبێ وەکو خەڵکی بە قاچ و بە پێ نەڕۆم ئەی تۆ بڵێ نەخۆشیە سامناکەکان نەمگرن ئەی تۆ بڵێ کە نەخۆش کەوتم چاک ببمەوە لەقەد خەلەقنا الئینسانە فی کەبەد خوا فەرمووی ژیانی تۆی مرۆڤ هەر هەمووی ئەم نەهامەتیانن هەمووی ماندووبوونە جا لەگەڵ ئەم ماندووبوونەدا ئینسان بەردەوامی خوا ئەیەحسەب ئەن لەن یەقدر عەلەیه ئەحەد یەقول ئەهلەکت مالا لوبەدا أيحسب أن لم يره أحد ألم نجعل له عينين ولسانا وشفتين وهديناه النجدين زۆر جاریش لەبیر خۆتی دەبیتەوە ئازانی خوات چاودێرین ناکە لە قۆناغی منداڵیدا هەتا گەورە دەبین و پیر دەبین زۆر جار خۆمان دەخەڵەتێنین و ئازانین کامیرە چاودێریەکەی پەروەردگار نامان بینێ ئەگەر کامیرەکانی دنیایی نەمانگرن هەر باسی دنیایە هەر باسی مالە لوبەدا هەر پارە و دینار و دۆلارە ئەمجا خوای گەورە باسی دووشتمان بۆ دەکات چاو لەگەڵ زمان و لێوەکان کە قسەکردن و بینینە ئەم ئاەتە قورئانیە مفەسرین زۆر باسییان کردووە نەجدەین بەمانەی دوو مەمکی دایکت بێ کە خوا هیدایەتە دەدا بیمژی یان دوو ڕێگا بێ بەڵام بەندە لە خزمەت قورئانە وا حاڵی دەبم خوا پێمان دەفەرمێ شەقاوەت و بەدبەختی تۆ یان بەختەوەریت لەم دنیا پڕمەینەتیەدا بەهۆی دووشتەوەیە ئەگەر چاوت چاوی بە بەزەیی و ڕەحم و میهرەبانی بێ چاوێک بێ بە جوانی بۆ ماڵی خەڵک بڕوانێ و دوعای خێرە بۆ خەڵک بکە ئەگەر زمانت قسەی خێر و ئاشتەوایی و سڵح و سەڵاحەتی پێ بکرێ و خێر بڵاوکەیەوە خوا سەرفرازت دەکا بەڵام بە پێچەوانەوە هەر بەم دوانە ئەگەر ئەم چاوە نەزەری پێ بکرێ بۆ ناموسی خەڵک دوول لە ڕووتان بڕوانێ بە ماڵی خەڵک حەسوود بێ بە ماڵی خەڵک هەڵبکاڵێ چاو بۆ ئەم و ئەو بژێڕێ چاو بۆ خەڵک هەڵکەنێ چاوی کامیلەی سەرماڵی دراوسەکان و گەڕەکەکەی بێ ڕەفیق و ژینەکانی بە فەتارە بەرێ بەهۆی چاوی پیسیەوە زمانیشی بۆ فیتنەی و بۆ غەیبەت و بۆ بوختان و بۆ درۆ بەکاربێنێ ئاشوبی پێ بژێڕێ ئیسلاحی پێنەکە خوا بەهۆی چاو و زمانە و ئینسان بەدبەخت دەکا ئالم کاتەدا قورئان دەفەرمێ فەلەقتەحەمە العەقەبە وما ئەدراکە ما العەقەبە خوای پەروەردگار ئاماژە بەوە دەکا شاخێکی سەختمان لەبەردەمایە ئەگەر بەسەریا سەرکەوتی ئەو دیوی بەهەشتە و سەرفراز دەبێ هەموو گردۆڵکەیەک و شاخێکیش کە جەنابتان بینیوتانە زەحمەتێکی دەوێت تا بەسەریا سەر دەکەوی ئەگەر ئەم گردەمان بڕی وەکو تاک وەکو خێزان وەکو گەل و حکومەت و میلەت سەرفراز دەبین خوای گەورە باسی چوار خاڵی کردو خۆشەویستانم کە لەم وتارەدا وتارەکەمان ناونیشانەکەی ئەوەیە ڕێگاکانی هۆکارەکانی سەرفرازی هۆکارەکانی سەرفرازی ئەمانن یەکەمیان خوا دەفەرمێ ئەگەر دەتەوێت بەسەر ئەو گردەدا سەرکەوێ و ئەو دی و بچێ بەهەشتەوە فەک و ڕەقەبە کۆیلەیەک ئازادکە کۆیلە قەدیم هەبوو ئینسان دوول لە ڕووی جەنابتان و ماڵی خوا چۆن ئاژەڵ لە مەیدانی ئاژەڵ فرۆشتنا مەڕ و بزن دەفرۆشرێ ئاوا ئینسان دەفرۆشرا ئاوا ئینسان دەفرۆشرا بە پارە ئەم دەیکڕی و بە ئەوی دەفرۆشت و معاملەی پێوە دەکرا خزمەتی پێ دەکرا خاوەنی خۆشی نەبوو ناوی خۆشی نەبوو خزمەتکاریان پێدەوت عەبد و کۆیلە ئەم ئینسانە ئیسلام هات ڕزگاری کرد بەڵام ئەمڕۆ ئێمە لە سەردەمێکین خۆشەویستانم کۆیلایەتی سەردەم زۆر بووە بۆیە پێویستە موسڵمانان و مینبەر و میحراب جارش کە ئینسان ڕزگار کا لە کۆیلایەتی کۆیلایەتیەکانی ئەم سەردەمە دەزانن چییە یەکەم کۆیلایەتی پارە چەند کەس هەیە عەبدی پارەیە یعنی ڕێک عەبدی پارەیە بەردەوام وێڵیەتی شەیدایەتی خزمەتکاریەتی حرەس و حیمایی پارەیە ئیسلام دەڵێ ببەخشە ئەو قەید و بەندە لە دەست و پەلت بکەوانێ بە بەشێک لە بەخشین و ماڵبەخشین
خی گەورە ڕزگارت دەکات لە عەبدایەتی پارە با لە گیرفان تا بێ بەڵام با لە ناو دڵتانە بێ چونکە گیرفان دەستی تێ چێ دەریبێنی هیوا هەیە عەبدی شەهەواتە حرمەتم هەیە بۆ ئەم گەنجە جوانانەی مزگەوت و بیسەران و بینەران گەنجی وا هەیە ژیانی بەش شەهەواتە والله حرمەتم هەیە بۆ ئەم ڕیشتکە بە ڕێزانە عاقبەت خێرانی کە ئەهلی مزگەوتن هەیە بە پیریش هەر شەیدای ئافرەت و جنس و سێکسە پەنا بەخوای گەورە ئیسلام هاتووە لەم قەیدە ڕزگارت کە ئەی ئینسان ئەوە کۆیلایەتیە تۆ بەردەوام بە دوێن جنسا وێڵ بێ وەرە بە حەڵاڵی تێری کە بەشەکەی خۆت وەرگرە کیفایەتە بەستە والله ئینسانێک بە یەک ژن تێر نەخوا بە حەڵاڵی سوێن بەخوا نەک چوار ژن چل ژنیشی بدەیتی هەر چاوبرسیە ئەگەر ئافرەتێک بە حەڵاڵەکەی خۆی قەناعەت نەکا وێڵی جنس بێ هەموو پیاوی دنیاهی ئەو بن دوول لە ڕووی خوشکانی مسلمانی بەڕێزم دوول لە ڕووی ئەوان و حرمەتی ئەوان واللهی هەر کۆیلەیە هەر دەبێ بە دویان ڕاکە لەبەرەوە کۆیلەی جنسیشمان هەیە ئیسلام مرۆڤەکانی لێ ڕزگار کرد کۆیلەی فکر و عەقیدەمان هەیە ئیوا هەیە کۆیلەیە بە دوی بەرنامەیەکی دەستکردەوە مرۆڤێکی وەکو خۆت دایناوە هەر بەرنامەیەک غەیری قورئانەکەی خوا و شەریعەتەکەی خوا ئینسان پەیڕەوی لێ بکا واللهی دەبێتە کۆیلەی کاتی خۆی زمانی کۆمونیستی ئەڵێن کابرایەک لە شاری سلێمانی خۆشەویستی خۆماندا چەتری هەڵدا بوو چرەی هاوین بوو چەتری هەڵدا بوو کابرای وتی ئەوە لەبەر گەرما چەترت هەڵداوەتی نەوەڵا ئێفتی کاکە ئەگەر یان دەبێت لەبەر گەرما بێیان خۆ باران نابارێ ئەم چەترە زلەت بۆ چییە وتی وەڵڵاهی ڕادیۆی مۆسکۆ دەڵێت لە ڕووسیا باران دەبارێ مادام لە ڕووسیا باران بارێ دەبێ من لێرە چەترم پێ بێ زۆر کەس بە دوی عەقیدەیەکی ئاوا کەوتووە لە سعودیە بارانباری و ئەم لێرە چەتری بۆ هەڵدەدا لە ڕۆژهەڵات و ڕۆژ ئاواوە ئیسلام هات بە یەک پەیام کە قورئانە پیرۆزەکەیە کە جێی هەمووانمانی دەبێتەوە تێیدا هەر بیر و ڕاو ئایدۆلۆژیایەکی خزمەتی بەشەری دەتوانێت لە چوارچێوەی قورئاندا بیدۆزێەوە لەوە ڕزگاری کردین کۆیلایەتی دیل و ئەسیر خوای گەورە ئەو دیلە پێشمەرگانەشمان ڕزگار کە دەستی ناحەزانی کوردان خوا دەرگای ڕەحمەتیان لێ بکەیەوە بەڕاستی دیلیش زۆر کۆیلەیە چونکە ئازادی لێ سەندراوەتەوە هەر کەسێک دیلێک ڕزگار کە خوا ڕزگاری دەکا بە هەر شێوازێک بێ کۆیلایەتی قەرز بۆ پیاوی بەڕێزی وەکو ئێوەی بە حرمەت بۆ ژنی ئیماندار ئەگەر قەرزار بووی پیاو کە قەرزار بوو حرمەتدار بوو خاوەن شەرم و حیا بوو واللهی تا قەرزەکەی دەداتەوە وەکو کۆیلە وایە ڕووی نایە بچێتە ئەو بازاڕە ڕوون نایە چاوت بە کابرا بکەوێت کە تەلەفۆنەکە لێدا هەموو لە شت دەلەرزێ عینی کۆیلەی قەدیمت لێ هاتووە لە ترسی خاوەن قەرز کە بێتە سەر ماڵەکە دوو لە گەڕەکەکەی ئابڕۆت بچێ بۆ ئینسانی خاوەن حیا ئینسانی قەرزار کۆیلەیە پەنا بەخوا جا خوا دەفەرمێ ئەگەر دەتەوێ ڕزگار بی یەکەم هەنگاوی سەختیەکان ببڕی گردنێک ئازادکە ئەم ئاەتە پێمان دەڵێ دوومانە یەکەمیان ئازادی لە نانیش گرنگترە بۆ ئینسان ئەی حکومەت ئازادی بدە بە میلەت پێش ئەوەی نانی بدەیتێ ئەی پیاو پێش ئەوەی نان و سفرەی ڕازاوە بۆ ژن و منداڵەکەت ڕاخەی ئازادیان کە من ناڵم ئازادی خوا نەخواستە بەمانە بەڕەڵایی بێ چونکە ئازادی سنوورێکی هەیە ئازادی من لەو شوێنە کۆتایی پێ دەکە ئازادی تۆ دەست پێ دەکا ئازادی ماڵ و منداڵت هەبێ یعنی ئافرەتێک هیوا هەمان هەیە قەسەم بەخوا دوول لە ڕووی جەنابتان ژنەکەی ناوێرێ فەقیرە تا بازاڕ بەتەنیا بچێ یعنی مە هەروەکو کۆیلە وایە با سفرەکەت هەموو دەمێ ڕازاوەش بێ ئیسلام ئازادی لە پێشنانەوە باس کردووە ئینسان دەبێ ئازاد بێ ئازادانە ژیان بەسەر بەرێ خوا ئازادی کردووە دووەمیان هەر کەسێک کۆیلەیەک ڕزگار کات جا هەر نەوعەکانی کۆیلایەتی بێ خوا گردنی لە ئاگری جەهەنەم ڕزگار دەکا هەر کەسێک گردنێک ڕزگار کا کە دیلی یەکێ لەم شتانەیە کە باسم کرد واللهی خوا گردنی تۆ لە ئاگری جەهەنەم ڕزگار دەکا دووەمیان قورئان دەفەرمێ ئەو ئیطعام فی یوم ذی مسغبة خواردن بەخشینە لە ڕۆژی گرانی و نەهامەتیدا ذی مسغبە چی دەگرێتەوە ساڵ هەیە گرانی پەنا دەگرین بەخوا بەهۆی بێبارانیەوەیە بارانێکی وا نابارێت دەغڵودان و گەنم و جۆشین ببێ بۆ خەڵک برسی دەمێننەوە پەنا بەخوای گەورە جاری وا هەیە باران ئەوەندە باری وە گەنم جوانترین ساڵیەتی وەکو ساڵی نەوەتەکان خۆیان قەت بەسەر میلەتی ئێمە و میلەتاندا نەهاتەوە ئەها سن و کولە هات و وڵاتمانی بەرباد کرد و نانی لەو دەست خەڵکان نەهێشت خۆ گەنمیش بوو بارانیش بوو جوانترین بارانیش بوو کەچی سن و چیسەڵە و کولە هیچی نەهێشت جاری وهەیە ئینسانەکان تێر ناخۆن لە کتێبی مێژوویدا خوێندومەتەوە دەڵێت جار هەبووە نان یەکجار زۆرە سوبحان الله ئەو خەڵکانە شتێکیان بەسەرە هاتووە چەندی نان خۆی تێر ناخۆی ئەوەش زۆرشکە لە گرانی
گرانی ئەم سەردەمەوەکو ئێستای ئێمە قەیرانێک بەهۆی گەندەڵی ئیداریەوە بەهۆی منافەسەیەکی حیزبانەی ناشەریفەوە کە هەموو حیزبەکانی ئەم وڵاتە بە تێگڕایان دەڵێن جاوەی گەورەتر مەسئولیەتی هەیە ئەوەی تا بچووکە 2 کورسی پەرلەمانی هەیە مەسئولیەتەکەی کەمتر دەبێتەوە بە هەر هەمووتان نانی ئەم میلەتە فەقیرەتان بڕی لەم دەریای نەوتەدا لەم دەریا پڕ لە دۆلاری هەزاران هەزارەدا ئەو خەڵکە وەڵڵاهی ناوێری بێتە مزگەوت لەبەر فەقیر و هەژار و داماو ئەوە هەر هەمووی گەندەڵی ئیداری بەهۆی ناپاکی حیزبایەتی کارێکی باش ئەگە خەڵک بۆ خزمەتی میلەتەکەی خۆی بێ بەڵام نەک بۆ دژایەتی یەکتر نەک لە ڕقی یەکتر نانی خەڵک ببڕین یان بەهۆی شەڕێک و جەنگێکەوە کە ڕوو لە وڵاتێک دەکا و زۆربەی بودجەکە دەبێت بۆ ئەو جەنگە بڕوا بۆی خەڵک پارێزراوە بێ قەیران دەست پێ دەکا خوا دەفەرمێت لە کاتی ئەو گرانی و هەژاری و قەیرانەدا ئاگاتان لەم شتانە بێ لە دوو چین بێ یەتیمەن ذا مەقرەبە ئاگاتان لە هەتیوێک بێ کە خزمتانە ئای مناڵی بێ باوک چەند پێویستی بە ئاوڕ لێدانەوەیە توخوا بە ئاگامان لەو مناڵانە بێ کە بێ باوکن جەنابەت من تۆ هەمومان کە ئێوارە دەگەڕێنەوە کە مناڵەکەت باوەشت بۆ دەکاتەوە ئەزانی ئەوە بە هەموو سەرەت و سامانی دنیا ناگۆڕدرێتەوە ئەی توخوا مناڵی خەڵکیش هەمان سۆزی باوکی پێویست نییە کە لێیدا بڕاوە دەی وەکو سۆزەکەی لێدا بڕاوە وەکو ئامێزی گەرمنیە مەهێڵە سفرەکەشی بەتاڵ بێ مەهێڵە کرێچی بێ با لەم ڕەمەزانەدا خوا پێداوان فریای منداڵانی بێ باوەکەوین تخوا با ئاوڕی بە خێریان لێدەینەوە دەستی ئەو کەسانە بگرین کە دەستی هەژاران و هەتیوان دەگرن هەر کەسێک دەستی سۆز بەسەر منداڵێکی هەتی و دابێنێ دڵنیا بێ زەمانی خوای پەروەردگارە ئەڵڵا زەمانت دەکا منداڵەکان لە دوای مردنت محتاج نابن ئەها ئیوامان هەمومان دەڵێن با پارە لەسەر یەکنین بۆ پاشەڕۆژی منداڵەکانم دەی ئەگە دەترسی مردن کتوپڕ یەخەت بگرێ و منداڵی هەتی و بەجێبێڵی محتاجی دەستی خەڵک نەبن ئێستا ئاگال لە منداڵە هەتیوێک بێ لە سوڕەتی کەهف پەروەردگار دەفەرمێ وەکانە ئەبوهما صالحا خوا پێغەمبەرێکی وەکو موسا و ئەولیایەکی وەکو خضر کە ناسراوە لە کوردەواریدا بە خدر ئەی کاتە کرێکاری ماڵی منداڵێکی هەتی و چونکە کاتی خۆی باوکیان پیاوی چاک بووە بۆی خەزیێنەکەیان ئەزیزەکەم نەفەوتێ ئەگەر دەتەوێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەستت بگرێ و بڵێ من شەفاعەتت بۆ دەکەم ئەگەر دەتەوێت سەروەت و سامانەکەت پڕ بەرەکەت بێ و خوا لە بەڵای دنیا و قیامەت لاتدا دەستی سۆز بەسەر منداڵی هەتی و دابێنە گوێ بۆ ئەم بەسەر هاتە خۆشە بگرین کە موژدەیە بۆ ئیماندارانی ئومەتی محەممەد صلی الله علیه وسلم پیاوێک هەبووە پێی وتراوە ئەبوو نەسری سەیاد واتە پیشەی ڕاوەماسی بووە ئیشی لەسەر دەریا کردووە و ڕاوەماسی کردووە ئەم بەڕێزە دەڵێ ڕۆژێکیان کە ماسیەکی گەورەم گرت هاتمەوە بۆ ماڵەوە بۆ ئەوەی کەوا بیفرۆشم و بیدەم بە کۆمەڵە خواردن بۆ منداڵەکانم خێزان و منداڵەکانم منداڵی ساوام هەبوو داوای کولێرە بە گۆشتیان کردبوو ئەمڕۆ پێڵان کولێرە بە قیمە ئەو زەمەنەش هەبووە لەسەر فڕنێک لەسەر ساجێک گۆشتیان هێناوە لەسەر هەویلەکە بە یەکەوە برژاوە عینی ئەم کولێرە بە قیمەی ئێستا دێتە بەرچاوم ئەڵە کولێرەیەکی درێژم کڕی ناوەکەی پڕ کرابوو لە گۆشت هەر بۆن و بەرامەیەکی تایبەتیشی لەدەها زۆر جوان ئامادەکرابوو لە ناو مەطعەم و چێشخانەکەدا بەدەستمەوە بوو ئەو زەمەنە عەلاقە نەبوو ئاوا لەسەر دەستم دانابوو گوێم لە دەنگی گریانی مناڵێک بوو مناڵەکە دەگریا و دەیگوت دایەگیان تو خوا دە پێی بڵێ بەشمدا دایە دەتخوا بۆم بکڕە ئەویش هەر بە زمانێکی هێمن دەیگوت ڕۆڵەکەم سەبر بگرە دوایی وعد بێ بۆت دەکڕم دوایی بۆت دەکڕم ئەڵێ ئاوڕم دایەوە مناڵێک بوو قاچی لە ئەرزەکە گیر کردبوو بەدەستی دایکیەوە نەدەهات و وتم خوشکم ئەوە چییە ئافرەتێکی زۆر بە حیا و حرمەت و شەرمن سەری هەڵبڕی کە لێرەدا بەسەرهاتەکە دەپچڕێن و بەم شیعرانە بەم چەندێڕە شیعرا دەموچاوی ئافرەتێکی هەتی و بار دێنمە بەرچاوی خۆمان دەموچاوی ئافرەتانێکی خوشکانێکمان کە لەسەر منداڵی یەتیم و هەتی و دانیشتون ئەو ئافرەتە بە ئاماژەی چاوەکانی بەو پیاوە بە هەموو کۆمەڵگایوت لە سای هاوسەری ژینمدا پێداویستی ناوماڵم بوو هێندە بە ماڵم دڵخۆش بووم هەزار خەون و خەیاڵم بوو خێزانێکی بەختەوەر بووین ژیانێکی خۆشمان هەبوو بەڵام قەدەری خواوا بوو هاوین هات و بەهارەکەم زوو ئاوا بوو
مەرگ هات و هاوسەرەکەم لە ناکاوە لێ جودا بوو بەڕووداوێک کاری کرا بەبای ئەجەل گوڵی تەمەنی هەڵوەرا وای لەو هەواڵەی پێم درا بە خزم و کەس دەورم درا ترم بەرەو مزگەوت برا دادی نەداین قیژە و هەرا لە دوای تاوێک برا و لە چاوم ون کرا دڵم بوو بە کوورەی ئاگر زۆر فرمێسکم لە چاوتکا دڵم شکا لەو گریان و جەنجاڵیەدا کەوتە بەرگوێم کە دەیانگوت بێوەژن و هەتیوبارە ئەو وشانە دڵمیان وەک تیر ئەنگاوت خۆم خواردەوە و هیچم نەوت چاک حاڵی بووم کە ئیتر من بارم کەوت دیواری بەڵای ناگەهان ڕووخاو بەسرمدا کەوت مەرگی هاوسەری ئازیزم دڵی بردم لەگەڵ منداڵەکانمدا تەنیای کردم ئێستاش چی دەرگای حەوشەمان بکرێتەوە ئەو ئازیزەم بیر دێتەوە زامی ناخم دەکولێتەوە شێوەیم بیر ناچێتەوە چەند مانگ و چەند ساڵ تێپەڕی ناسۆری مندا نەمرکا کڵپەی گڕی ناچار فرمێسکی ڕووم سڕی و دەستم بۆ ئاسمان هەڵبڕی و وتم خوایە بە هیوای تۆم پەنای تر نییە بۆی بڕۆم کاری سەخت ئاسان کە بۆم ساڕێژی کە زامی بەسۆم سەبووریەک بهێنە بۆم ڕێبوارێکی ڕێگای دوورم ڕێی ترسنا کاتم شەوە ئەی خوای مەزن فریام کەوە ئەی خوای مەزن فریام کەوە دەرویەکم لێ بکەوە دایکێکی هەتی و پەروەرم دایکێکی هەتی و پەروەر بم لە موژدەکەی ئەنا وەکافیل اليەتیم بەهرەوەر بم ئازیزانم خوشکی ئێوەم بمناسنەوە بە ڕوخسار و ڕەنگ و شێوەم دایکێکی بێوەژن پۆشم هەتی و بارم دایکی کۆرپەی نازدارم پێغەمبەر موژدەی پێداوم هاوسێیی خۆی لە بەهەشتا بۆ داناوم لە لیستی هاوسێکانیدا ئەمەوێت تۆمارکەم ناوم ئازیزانم بێن بۆ ماڵمان بپرسنەوە لە ئەحواڵمان لە کەم و کوڕی ناو ماڵمان لە قوت و بژێوی ساڵمان خۆ بکەنە ماممان خاڵمان دەستێکتان بدەنە باڵمان لەبیرتان بێ مناڵەکانم گوڵی لە دڕک ئاڵاون ماسی غەرقی ناو لێڵاون بێباوکن هاتوو چۆ و سەردانیان دەوێ ڕووی خۆش و دەست بەسەراهێنانیان دەوێ ماڵ و شتی جوانیان دەوێ خەرجی و پاروی نانیان دەوێ وەک مناڵەکانی ئێوە خوێندن و ژیانیان دەوێ دەساوەرن با ژیانمان لێتاڵ نەبێ دەساوەرن با ژیانمان لێتاڵ نەبێ با مناڵم ڕەجاڵ نەبێ با ئەو کۆرپە نازدارانە دایکیان فێری سوڵ نەبێ ناچاری کڕوزانەوەی لای درا و سێماڵ نەبێ وەرن مهر ببارێنن وەرن خەممان بتارێنن تا لە قیامەت ئێوەش وەک من هاوسێی ماڵی پێغەمبەر بن ئەمە پەیامی هەموو دایکێکی بەڕێزی هەتیوبارە کە کۆڵێک مناڵی هەتیوی بەسەرا کەوتووە ئەم پیاوە بەڕێزە ئەم کابرا ماسیگرا ئەڵە سەیری ڕوخساری ئەو ئافرەتە بە شەرمەم کرد و وتم خوشکەکەم ئەو مناڵە بۆ دەگری وتی برا باشەکەم هیچ نییە ئەوە هەر داوای شتێک دەکا و دوایی بۆی دەکڕم هەر بە مناڵەکەشی دەوت ڕۆڵە گیان سەبر بگرە دواتر بۆ دەکڕم ئەویش دەگوێت هەر ئێستا دەمەوێ وتم وا بزانم داوای ئەو کولێرەی دەستی من دەکا وتی نانە برام ئەوە هەروە تۆزە گرینۆک و ئەوانەیە چونکە باوکی نەماوە و مناڵێکی نازداری بێ باوکە هێندم نازداوەتێ چای بە هەرچی کەوت داوای دەکا ئەینا زۆر محتاج نین هەر ئەو ئافرەتانەمان دەبێ ئاگا لێ بێ کە ڕووی سواڵیان نییە و لە دەرگای خەڵک نادەن ئەڵێ وتم بڕوا بکە ئەو کولێرەیە دەبێت بۆ ئەو منداڵە بێ گەڕامەوە کولێرەکەم دایە وتی دەکاکە ژیان زۆرە پارچەیەکی بچووکی دەیە مناڵت بە کەم قەناعەت دەکا ئەوەی تری بۆ خۆت و مناڵت بەرەوە تۆش دیارە خاوەن ماڵ و منداڵی وتم سوێن بەخوای گەورە هەمووی دەبێ بۆ ئێوە بێت تۆش لەگەڵ مناڵەکەتا لێی تێر بخۆی مناڵەکە کولێرەکەی لە باوەش گرت و بەخۆیەوە کوشی لە تاوانە و بۆنی پێوە دەکرد پێش ئەوەی بیخوا دایکەکە چاوەکانی پڕ بوو لە فرمێسکی خۆشی کە پیاوێکی ئاوا میهرەبان لە کۆمەڵگادا هەیە بەڵێ کولێرەکەم دانێ و گەڕامەوە بۆ ماڵ وتم خوایە گیان بە ئومێدی ڕەحمەتی تۆ ئەمڕۆ بە مناڵەکانم چه عوزرێک بێنمەوە
وتم درۆیەکی مەسلحەت دەکەم و دەڵێم هیچم ڕاو نەکردەوە و ئەمڕۆ سەبرێک بگرن خوا بەیانە ڕزقێک دەنێرێ بەو خەیاڵانەوە دەڕۆیشتم و گەیشتمە بەر دەرگا و کابرایەکی لێبوو لە دەرگای ماڵی ئێمەی دەدا وتم کاکە فەرموو وتی ماڵی ئەبوو نەسری سەیادە وتم بەڵێ وتی وەڵی من بە شوێن ئەوا دەگەڕێم جەنابەت فڵان کەسێ وتم بەڵێ وتی وەڵی کاکە جا من باوکم پیاوێکی دەوڵەمەند بوو خەڵکی فڵان شارە پێش مردنی وەسیەتی بۆ کردم وتی من پارەیەکی فڵان کەس قەرزارم توخوا پارەکەی بۆ بەرەوە ئەگەر مردم و فریانەکەوتم وتم بڕوان پێ بکە من نەباوکی تۆ دەناسم و نەپارەم لای خەڵکە وتی وەڵی کاکەم منیش باوکم بە هەموو دنیا ناگۆڕمەوە ئێستا ئەو جۆتە جێی حەقی خۆی وەسیەتی بۆ کردم ئەم کیسە پارە هی تۆیە و لە لای ئێمە قەرزە سوێن بە ڕەب العالەمین قەرزم لای کەس نەبوو چونکە من ڕۆژێوەندە پارەدار نەبووم پارەم لای خەڵک بێ وەڵی پارەکەی بە زۆر بە شان ئادام و وەختێکم زانی لە چاوم ون بوو پارە بوو بە خێر و بەرەکەت مامەڵەم دەست پێ کرد و دەوڵەمەند بووم بەڵام دەوڵەمەندێکی چاک دەستم بۆ بەردەبردە بوو بە زێڕ بەدەستمەوە کە خوا دەرگای کردەوە ئەڵێ ساڵان هاتم و چووم و خێرم زۆریش دەکرد شەوێکیان هەر بیرم لە کردەوە خوایە قیامەتم ئاوەدان کەی تۆ بڵێ لە قیامەتە حاڵم چۆن بێ ئەم پیاوە بەڕێزە دەڵێ لەو کاتەدا خەوم لێکەوت و لە خەوما مەیدانی مەحشەر بوو یەک ئەو خەڵکە بانگ دەکران فڵان کەسی کوڕی فڵان کەس بەڵێ وەرە بۆ دیوانی خوا کە چوم تەرازوویەک دانرا بوو یەکسان خوای ڕەب العالەمین سبحانه وتعالى دەیفەرموو چاکەکانی ئەم ئینسانە بێنن بیخەنە ئەم تەرازووەوە خراپەکانیشی بێنن بیخەنە ئەم تەرازووەوە جا ئەزیزم گرنگ نییە ئینسان قەت بڵێت تووشی خراپە نابم بەس گرنگ ئەوەیە چاکەت لە خراپەت زۆرتر بێ ئەگە خراپەت هەیە تەوبە بکە بە ئاوی چاکە بیشۆوە ئەڵێ تای تەرازوەکانم دانرا ئومێدم بەگەلێ خێر زۆر بوو خێری وان دێنا بەقەدەر شاخێک دەبوو سبحان الله کە دەگەیشتە سەر تەرازوەکە وەکو پەشمەک دەتوایەوە یەک تۆزی لێ دەمایەوە وتم بۆ لە ژێری دەنووسرا کاتێککە ئەم خێرەی کردو بۆ ڕیا کردوێتی بۆ ئەوەی خەڵک پێ بڵێن زۆر پیاوی چاکە نیەتەکەی خالیس بۆ خوا نەبووە یەک تۆزی لێ دەمایەوە زۆر خێر دەما کە لە دوورەوە دەیانهێنا دڵم زۆر پێخۆش بوو تڕێلەیەک خێر دەبوو کە دەگەیشتە سەر تەرازوەکەم بەقەدەر کەوشکەچایەکی لێ نەدەمایەوە ئاگوت کاتی خۆی منەتت بەسەر فەقیرەکەدا کردووە کە چاکە لەگەڵا کردووە خێرەکانم هەموو وان لێ هات چاکە و خراپەم یەکسان بوو محتاج بووم بە یەک چاکەم هەبوو یایە ڕزگارم دەبوو ناومێد بووم مەگەر خوا بە ڕەحمی خۆی بمبەخشێ ئەینا کردەوەکانم تەواو بوون لەو کاتەدا بانکەرێک لە لای پەروەردگارەوە بانگی کرد چ چاکەیەکی ماوە فریشتەی نووسەری کردارەکان فەرمووی خوای گەورە زەردەخەنەی مناڵێکی هەتی و ماوە کە کاتی خۆی کولێرەکەی داوەتێ ئەو مناڵە ئەو زەردەخەنەی بێنن ئەو زەردەخەنەی مناڵە بە چاکە نووسراوە ئەگەر دەڵێی زەردەخەنە چۆن دەپێورێ لەوانەیە کەسە ڕەخنە لەم قسەیە بگرێ بڵێ باشە زەردەخەنە چۆن لە تەرازووە بە چ کیلۆیەک بە چ غرامێک پێت دەڵێم ئەزیزەکەم زانستی سەردەم پێت دەڵێ ئەمڕۆ پلەی گەرما 45 باشە بە کیلۆ دەی پێون پلەی گەرما ئامێرێکە پێت دەڵێ پلەی گەرماکە ئەوەندەیە ڕێژەی شەکرەکەت زەختی خوێنەکەت فڵان فشاری خوێنەکەت خۆ بە کیلۆ ناپێورێ ها ئامێر هەیە ئامێرێکی شەیە لە تەرازووی چاکەدا زەردەخەنەی دەمی مناڵی هەتیویش دەخوێنێتەوە سبحان الله دڵە کە زەردەخەنی مناڵەکەم هاتەوە بەرچاو کە کولێرەکەمدا ئەو لە ئامێزی گرت و یەک زەردەخەنەی خۆشی کرد و پێکەنی هات تای تەرازوەکەمی زۆر قورس کرد و خراپەکانم بەرز بوونەوە وتم خوایە ڕزگارم بوو خوا فەرمووی هێشتا ماوتە دوو دڵۆپ فرمێسک کە قەتیز مابوون لە چاوی دایکی مناڵەکەشدا دایکی هەتیوەکەشدا ئەو دوو دڵۆپ فرمێسکەش بێنن والله ئەو دوو دڵۆپ فرمێسکە بە هەموو شێوەکانی دنیا قورستر بوون خرانە سەر تای تەرازوەکەم مژدەم پێدرا فڵان کەس ڕزگاری بوو لە خۆشیانە خەبەرم بۆوە ئۆخەی خوایە ڕزگارم بوو دەی دەستان بە مناڵانی بێباوکەوە بێ ئەو مسکینە ذا مەترەبە خوا دەفەرمێ دوای منداڵێکی خزمت جا مەقڕەبە زۆر کەسمان هەیە خۆشەویستانم خوا بمبورن ئەگەر قسەیە لە ڕووتاندا بکەم وەڵی وا هەیە پێمان دەڵێ مامۆستا برازاکانم گەلێک یەتیم و داماون و باوچیان نەماوە ئێکاکە تۆ بۆ خۆت ملیۆنەری ئەچی سواڵیان لە خەڵک بۆ دەکەی جاتوخوا خزمێک بۆ مناڵەکەی خۆی نەبێ ئەتەوێ پارەی خەڵکی بۆ کۆکەیتەوە تۆ خۆ زۆرت هەیە لە خوا بەزیاد بێ
ئەتەوێت سەرفترەکەی خۆشتیان نەدەیتێ یان پرسی من و مامۆستایەکی تری بۆ دەکەی یەتیمەن بۆ هەمووانمان ذا مەقرەبە ئەگەر خزمت بوو هەر واجبە بەخێوی بکەی نێڵی محتاج بێ ئەو میسکینان ذا مەترەبە یان هەژارێک کە بە خۆڵەوە نووساوە میسکین چێیە خۆشەویستم خێر بە چێ دەشیا بەڕاستی زەکاتەکەت و سەرفترەکەت بدە بە چێ میسکین ئەو کەسەیە کاسبکارە سوال ناکە دەستی مەردایەتی و کەسابەتی هەیە بەڵام ئامێری نییە بۆ نمونە کەسێکی گەنجمان هەیە وەڵی ماتۆڕێکی پێ بێ دەتوانێت خێزانێ بەخێوکە بەڵام ماتۆڕەکەی پێ ناکردرێ خوشکی وامان هەیە باوەڕتان بێت دەتوانێت چەند منداڵ بەخێوکە ئەگە مەشینەیەکی خەیاتی هەبێ بەڵام ئامێرەکەی نییە تۆ لە جیادی پارەی بدەیە ئامێرێکی بۆ بکڕەوە بیخەسەر کات لە ئیسلامی ئێمەدا دەڵێ حەق وایە سندوقێکە بێ بە گەنجێک بڵێن وەرە تەکسیەکت بۆ دەکڕم ئیشی پێ بکە توێتایەکت بۆ دەکڕم ئیشی پێ بکە مانگانە پارە لێ وەردەگرمەوە پارەکە دێتەوە سەر سندوقەکە ئەویش منەتی بە کەس نییە دەشی خەیتە سەر ئیش سواڵیشی نەکردووە خێریشی پێ نەکراوە لەو قەرزە دەیدەیتێ دواتر وردە وردە پارەکەشی لێ وەردەگریەوە ماڵی یەکێش کەشی پێ ئاوادان دەکەیەوە دینی ئێمە خەڵک فێری سوال ناکە بێدینەکان دەڵێن ئەم سەرفترە و زەکاتە خەڵکی فێری سوالکرد نەخێ مسکین ڕزگار دەکا دووەم میسکین ئەو کەسەیە کە خێری پێدەشیا کاسبکارە هەوڵی تەواو دەدا بەڵام وەڵڵاهی بەهۆی منداڵی نەخۆشی بەهۆی ژنی نەخۆشی بەهۆی منداڵەکانی هەموو قوتابی زانکۆ و پەیمانگا و ئامادەین و وردن هەموو هەر پارەخۆرە بەس ئەم پارە پەیدا دەکا فریایان ناکەوێت لە قورئانە دەفەرمێ ئەمە السەفینەة فەکانت لمەساکین یعملون فی البحر سەفینە وەکو تەکسی ئێستا وا بووە کابرا کەس کۆستەری هەبووە پاسی هەبووە قەمەرەی هەبووە ئیشی پێکردووە قورئان دەفەرمێ مسکینە بۆ چونکە فریانە دەکەوت هەتا وەکو 15,000 پەیدا دەکا لە ڕۆژێکە مەسرەفەکەی بەهۆی نەخۆش و منداڵە زۆرەکانیەوە دەگاتە 30,000 بەهۆی کرێخانەوەکەوە کەواتە مەڵێ ئێمە خەڵکانێک لێمان دەپرسن خۆشەویستانم تخوا باو پرسیارە نەکرێ مامۆستا فڵان کەس وەڵی تەکسیە شڕەیەکی هەیە و دوو هۆدە خانووی هەیە تۆ بڵێ سەرفترەی پێ بشە ئەزیزم تۆ دەتەوێت حەنانی نەبێت لە تەشتا نا بەڵام فریان ناکەوێ ئاخە دەزانی دەرزیوا هەیە بە یەک گۆرەقە دەکردرێ ئەم داماوە چەند کاسبی دەکا فریان ناکەوێت بەهۆی نەخۆشەکەەوە بەهۆی کرێکەوە بەهۆی کرێخانۆکەوە ئەوە خێری پێدەشیە فەقیریشمان هەیە فەقیر ئەو کەسەیە لە لوغەی عەرەبیدا دەڵێ الفەقیر الفەقرەة یعنی الحفرەة کەوتووەتە چاڵێکەوە کەوتووەتە چاڵێکەوە چەندەکە ناتوانێت بێتە دەرەوە شکستێکی ئابووری بەسەرا هاتووە یان قەفە الظەهر و یان پشتی شکاوە فەقیر بۆ کەسەش دڵتێنان وەکو کەسێ پشتی شکابێت لە جوڵە کەوتووە ئایوا هەبوو خاوەنی کۆمپانیایەکە لە جوڵە کەوتووەتە چاڵێکەوە حتا دەجوڵێتەوە غەرەقتر دەبێت وەڵڵی ئەمەش دروستە برات بازرگانە دەوڵەمەندەکانی دەوروبەری دەستی بگرن بە زەکات و خێریان حتا لەو چاڵە دەری دێننەوە مادام قماری نەکردو عەرەقی نەخواردووە شەلاتێتی نەکردووە لە ڕێی کەسابەتا تووشی شکستێک بووە دوکانەکەی سوتاوە مەهێڵە سوال بکە خوێرە کۆمەشی پێ بکە و دەستی بگرە و دەری بێنەوە اللهم إني أعوذ بك من الكفر والفقر پیغمبری خوا لە بوخاری مسلم دا فەرمێ پەنات پێ دەگرم الله گیان لە فەقیری و لە کافری کە کەوتێت چاڵێکەوە پەنا بەخوا مسلمانانی دەوروبەر وریانە بن دەستن نەگرن تووشی کاری لابەلا دەبی و لە کوفر نزیک دەبێەوە مەترەبە بە مانای ئەو کەسەی کە لەگەڵ خۆڵە هاودەمە یعنی لەم سەرخاشی خوادا خاوەنی بستێ زەوی نییە توخوا ئاگاتان لە کرێچیەکانیش بێ کرێچیەکانیش بەڕاستی زەکات و سەرفترە و سەدەقەیان زۆر بدەنێ ثم كان من الذين آمنوا ئەمجا قورئان باسی ئیمان دەکا یعنی ئاەتەکە پێمان دەڵێ خاڵی سێم دەبێ ئیمانەکەت بەرهەمی کردارەکانت بێ خۆشەویستم ئیمان نابێ بەبێ کردار بێ مامۆستای گەورەی کۆیە مامۆستا مەلا محەممەدی جەلیزادە هەزار ڕەحمەت لە گۆڕی بێ عادەتی وا بۆ ڕۆژانی جومعە چوادەوری مزگەوتی کردووە بزانێ پیسیەک شتێک لە دەوری مزگەوت نییە بە خادمەکان و بەدەستی خۆی خاوێنی کاتەوە ئەمجا چۆتە غورفەی خۆی هەتا هاتۆ بۆ نوێژی جومعەکەی بۆ خوتبەی جومعە کابرایەک دەبینێ سعات 11 تەسبیحێکی 1001 دەنگی بەدەستە و تەسبیحات دەکا و سڵاوە لێدا ڕێک پژملی دەگرێ مەلای گەورە پیاوێکی زۆر بەسام و هەیبەت بووە هەم لە ڕووی عەشایری و کەسایەتی شەو خاوەن هێز بووە وەکو مەلایەکی زۆر زانا بووە ئەڵێ هەستە بڕە دەرەوە ماڵی خوا گڵاو مەکە قوربان بووە خەریکی تەسبیحاتم ڕە فڵان کەس خەبەرم هەیە 5 دانە ساڵە زەکاتی ماڵی خوان نەداوە ئەو هەموو فەقیرە هەیە سیەکان زۆر گرانی بووە ئەمیش دەوڵەمەند بووە 5 ساڵە زەکاتن نەداوە کە پارەی تێدەچێ بەڵام چونکە ماڵی خوا بەلاشە لێ ئیسراحەت دەکەی و تەسبیحات دەکەی هەستە تەسبیحاتەکە مەکە و بڕۆ زەکاتی ماڵەکەت دەرکە
عزیزەکەم ئیمان دەبێت کردداری لەگەڵا بێ ئیمان بەرهەمی هەبێ نوێژ و عیبادەتی مزگەوتەکەت ماڵ سەرفکردنەکەشی لەبەر خوا لە پێناوی ڕەزامەندی خوا بە شەرعی خوا لەگەڵا بێ ثم كان من الذين آمنوا وتواصوا بالصبر خوا دەفەرمێ ئیماندارانی ڕاستەقینەی سەرفراز کە بەختەوەری دنیا و قیامەتەن دوای ئاگابوون لە هەتی و ڕزگارکردنی کۆیلا هەتی و باران بەسەر دەکەنەوە یارمەتی مسکین و هەژار دەدەن ئەمجا وەسیەت دەکەن بۆ یەکتر بە سەبر واتە مسلمانێک بە خەڵکی مەڕوخێنە وتواصوا بالمرحمة ئەم دوانە بە یەکەوە هاتوون سەبرگرتن مەرحەمە واتە مبالغە لە سۆز و میهرەبانیدا بە فەقیر بڵێ سەبر بگرە ئامارێکم لەبەر دەستایە 195 دەوڵەمەندەکانی ئەم دنیای سبحان الله ڕۆژە هەژار بوون 195 کوڕە فەقیری سەر جادەکان بوونە ملیاردێر و دەوڵەمەند بڵێ سەبر بگرە ئەزیزەکەم مەڕوخێ دنیا هەر شەوە زەنگ نابێ و فەجری بەیانی لە تاریکیدا ڕوودەدا ڕۆژە دەرگا لێ دەکرێتەوە بە دەوڵەمەندەکەش بڵێ ئەزیزەکەم سۆز و میهرەبانی تێبێ بەرامبەر بە هەژارەکە بە قوتابی بڵێ سەبر بگرە ناڕەحەتە سعیکردن لەم گەرمایەدا ئەگەر کەوتووی لە دەوری دووەما هاوینت لێ تاڵ دەبێت سەبر بگرە خوا دەرگا لێ دەکاتەوە بە مامۆستا بەڕێزەکانیش بڵێ مامۆستا تۆش سۆز و میهرەبانیت هەبێ حرمەتم هەیە بۆ جەنابی مامۆستاکان مە هەمومان تەلەبەی بەردەستی ئەو مامۆستایانین لە ئیبتیدایی و ڕەوزەوە حتا زانکۆ وەڵی مامۆستای وا هەیە ئەڵێن جەرگی دەردێنێگە دەرەجەیەک بدا بە تەلەبەیەک مامۆستا تۆش سۆزت هەبێت تۆش ڕۆژێ تەلەبە بووی ئەم تەلەبەیە لەوە چێ بارودۆخی دارایی باش نەبێ لەوە چێ دایشی نەخۆش بوو بێ لەوە چێ بۆ خۆی خەمێکی گەنجانە ڕووی تێکرد بێ بە زەید پێیدا بێتەوە لەسەر 2 دەرەجە ساقتی ساڵەکەی مەکە سۆزت هەبێت تەلەبەکە تۆ سەبر بگرە مامۆستاکە تۆ ڕەحمت هەبێ میلەت تۆ سەبر بگرم تۆش مەیکە بە ئاژاوە تۆش بە هەموو زوڵنایەک هەڵمەپەڕە ئارام بگرە چانی ئەمن و ئەمان لە وڵاتەکەماندا هەیە ئەگەر نانی هەموو دنیات هەبێ و ئەمن و ئەمانن نەبێ سفرەکەت کەڵکی نابێ سەبر بگرە دوعای خێر بکە بە دوعای خێر لە مزگەوتا بڵێ خوایە وڵاتەکەم ئیستیقرار بکەی ئەی کار بەدەست تۆش بەزەید بەو میلەتەدا بێتەوە باشترین میلەتت هەیە کە بە هەموو شتێک ڕازیە بە نیو مەعاشیش ڕازیە پێی ڕەوا نابینی لە کاتی خۆی دابیرەیتێ کە تۆش بەزەیەکت بەو خەڵکەدا بێتەوە ئەی نەخۆش سەبر بگرە ئەی دەوڵەمەند چاوی سۆزن لەو نەخۆشیە بێ کە دەرمانەکانی پێ ناکڕدرێ بەشداری خەم و ئازاری بە ئەم دوانەمان کرد ئولائیکە ئەصحاب المەیمەنە خوا دەفەرمێ دەستی ڕاستن لە قیامەتا درێژ دەکەی و نامەی ئەعمالت دەدرێتێ لێی نووسراوە بەهەشتی خوات پیرۆز بێ بەهەشتی خوات پیرۆز بێ خەڵک مەڕوخێنە هیممەت بدە بە خەڵک قسەت شیرین بێ ڕوخێنەر و تاڵ مەبە سۆز و میهرەبانیشت هەبێ ئەگەر خوای گەورە بەشێک لە ماڵ لە عیلم لە زانست لە قسە لە پلا لە پای پێبەخشی ومێدەوارم کە ئینشاءڵڵا خوای پەروەردگار ئەم 19 ڕۆژەی ڕەمەزانی لێ قبوڵ کردبین بە ڕەحمەت و میهرەبانی خۆی بەرەو شەوەکانی قەدری پیرۆز دەچین بە جەنابتان ڕادەگەێنم بەرنامەیەکەی لەم مزگەوتەدا بە ئیزنی خوا بەندەش لە خزمەتتاندا بە حرمەتی بەڕێستان ئینشاءڵڵا هەر دەشەوەکە لە دوای نوێژی تەراویح لێرە وتارمان دەبێ هەر دەشەوەکانی داهاتوو بە ئیزنی خوا هەموو شەوێک لەم شەوی داهاتوو وتارمان دەبێ و شەوانی تاکەکان 21 و 23 و 25 و 27 و 29 ئەو شەواش تاکەکان لەم مزگەوتەدا تا پارشێ و دانیشتن و بەرنامەی چڕوپڕمان دەبێ بەویستی خوای پەروەردگار ئینشاءڵڵا ئەو چەند ڕۆژەی ماوە خەست و خۆڵتری کەن عیبادەت و چست و چالاکیتان تەلەڤیزۆنی ماڵەکانتان لەسەر خێر نەبێ بکوژێننەوە وەرن با ماڵی خوا ئاوەدانکەینەوە ئاگاشتان لە ماڵ و حاڵتان بێ کاتێک کە شەوانی قەدر دەڕۆین پێم باش نییە هیچ ماڵێک کەسی لێ نەمێنێ ئیسلامەتی و دینداری مانداری خوا نەخواستە کەسە نەڵە ماڵەکەم تاڵان کرا کەسێک 2 کەس لە ماڵەکە تابێڵەوە بەشێکی شدوەرە مزگەوت لە ژن و لە پیاوان دەرگای ماڵی خوا کراوەیە و ڕوومان کردووەتە قاپیەکەی و خوا دەرگای ڕەحمەتی خۆمتمان لێ بکەیەوە خوا ڕوومان کردە ماڵەکەت خوا دەرگای ڕەحمەتی خۆتمان لێ بکەیەوە یا رب العالمین یا ربی خوای گەورە تاعەت و عیبادەتمان قبوڵ کەی شیفای نەخۆشەکانمان بۆ بنێری شیفای نەخۆشەکانمان بۆ بنێری یا شافی یا ئەڵڵا دڵبەخەمەکانمان دڵخۆش کە یا رب العالمین ئەو کەسانی خێرەمەندن و دەستی خێریان هەیە بۆ ئەم میلەتە هەژارە یا ڕەبی خوایە هەزار ئەوەندەیان پێ بەخشی قەت دەست بە گیرفانی خاڵی و قاسە و کاسەی خاڵیدا نەکەین خوایە گیان ئەو کەسانی دەستکرد و هەژارن یا ڕەبی خوای یا ڕەزاق دەرگای ڕزق و ڕۆزیان لێ بکەیەوە لە تەنگانەی نەبوونی و هەژاری ڕزگاریان کەی خوای پەروەردگار ئەو کەسانی منداڵیان نێپیان بەخشی ئەوەی منداڵی هەیە و لاسارە خوایە بۆی ساڵحکەی ئەوەی منداڵی ساڵحە تەمەنیان پڕ بەرەکەتکەی لە ئاژاوی خێزانی بە دوورمان کەی ئەو خێزانانی ناکۆکن ئیسلاحی حاڵیان بکەی
ڕەحم و بەزەی بخێ دڵی کاربەدەستانی ئەم کوردستانەوە بەزەیەکیان بەم میلەتەدا بێتەوە ئاوەڕی خێری لێ بدەنەوە یا ڕەبی خوای ئیسلاحی حاڵی ئەم حیزبە سیاسیانەی کوردستان بکەی و ئاشتەوایی بخێنە نێوانیانەوە خوایە لە تەفرەقەی ناوخۆ بمان پارێزی خوایە لە دووبەرەکی ناوخۆی کوردستان خوایە بمان پارێزی ئیسلاحی حاڵی هەموو لایەکمان بکەی کوردستانمان پارێزی هەموو شارەکانمان پارێزی ئەو پێشمەرگە خۆشەویستانش دیفاع لەم خاک و خەڵکی کوردستانە دەکەن یا رب العالمین بیان پارێزی ڕەحم بەدڵی ئەم دایک و باوکانە بکەی ڕەحم بە منداڵی ساوا و ژنی ڕووسوریان بکەی بە سەلامەتی بێنەوە ناو ماڵ و منداڵیان شیفای بریندارەکانیان بدەیت هەموو پۆلیس و ئاسایشەکان هەموو برادرانی پۆلیسی هاتوو چۆکە لە خزمەتی ئەم خەڵکەدان یا ڕەبی خوات هەموو کارەکانیان بە عیبادەت بۆ بنووسی موفق و سەرفرازیان کەی عاقبەتی هەموو لایەکمان خێرکەی آمين والحمد لله رب العالمين الحمد لله الحليم الكريم المنان العفو الرحيم الرحمن الذي عم الخلائق بالجود والإحسان يرزق الدود في الحجر الصوان فسبحانه ما أحلمه وأكرمه مع القدرة والسلطان وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله الذي كان أجود الناس وأجود ما يكون في شهر رمضان أما بعد أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله الكريم وطاعته ولزوم أوامره وكثرة ذكره ومخافته واعلموا أيها المؤمنون بأن الله كريم يحب الكرم وجواد يحب الجود وعفو يحب العفو والغفران وأكثر من الصدقة فإنها ظل الإنسان يوم القيامة تقيه حر النيران ولها تأثير عظيم في دفع البلاء وثوابها يتضاعف بحسب شرف المكان والزمان خصوصا في شهر الله المعظم رمضان أعوذ بالله من الشيطان الرجيم شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان نبهني الله وإياكم من نومة الغافلين وحشرني وإياكم تحت لواء السيد المرسلين ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار اللهم آمين